هەمووان قارەمانیەتی و دلێری و خۆڕاگری و سەرکەوتن و داستانەکانی هێزی پێشمەرگەمان بیستووە، بەڵام زۆربەمان نازانین کەی ناوی پێشمەرگە لە پێشمەرگەنراوە. بینەری ئەو راپۆرتەی کورسات نیوز بن، وردەکاری ناولێنانی هێزی پێشمەرگەتان بۆ دەخاتە ڕوو. ئۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان، ئۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان. پێشمەرگەی کوردستان ناوێک ئاشنا بەگوێی هەمووان، خۆشەویست لە دڵ و دەروون و هزری هەر کوردێک. ئەو ناوە پیرۆزە کە لە دوای شۆڕشەیەک لە دواییەکانی کوردەوە لە ناو فەرهەنگی سیاسی کورد و بە دیاریکراوی لە دوای ڕاگەیاندنی کۆماری کوردستان لە مەهابادەوە جێی خۆی گرتووە. هەمیشە ڕێچەک و بڕوا سەنگەر و کەژین، هەمیشە ڕێچەک و بڕوا سەنگەر و کەژین، ئۆکاچی پێشمەرگە. عەلی قازی کوڕی پێشەوە قازی محەممەد چیرۆکی ناولێنانی پێشمەرگە بەو شێوەیە دەجێڕێتەوە. دەڵێت پێش ناوی پێشمەرگە ئەو کەسانەی خەڵکیان دەپاراست پەڕۆیەکی سووریان لە قۆڵ بوو، پێیان دەوتن قۆڵ سوور. ئەو دەبی ئەو کەسانەی کە شەوانە هاتوچوان دەکرد و بۆی کە دزی ڕوخنەدا شتی خراپ ڕوخنەدا ئەوانە ئەو دەبین پیان دەکوتن قۆڵسوور. کوڕی پێشەوە قازی بە زاراوە کوردیە شیرینەکەی ڕۆژهەڵاتی کوردستانی دەڵێت لەسەر ڕای بەردەستێکی باوکی پێشەوە قازی کە ناوی ئەحمەدە کۆڵ بووە، ئەو ناوە لە پێشمەرگەی کوردستان نراوە. قازی عەلی باپیرم فەڕاشێکی هەبوو، چاپەزێکی هەبوو کە ئەو چای بوو میوانان دێنا، ئەو کابرایانی ئەحمەدە کۆڵ بوو. ئەو دەڵە لە نێو مە کوردان هەر کەسێکی ئازابێ و بۆ وڵات بپارێزێ ئەوە پێی دەڵێن پێشمەرگە. ئەبێ هەڵکەی سەباتەی دژی ئەمژی نەتاڵە، ئۆکاچی پێشمەرگە شۆڕش ژێری قارەمان. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.